یەکێک لەم بابەتانەی کە چاوەڕوان دەکرێت و پێدەچێکلا بوو بێتەوە دەستپێکردنی هێرشی وشکانیە بۆ سەر شوێنە استراتیژیەکانی ئێران لە ناویاندا دوورگەی خارگ و پێگە ئەتۆمیەکان. ئەم هێرشە وشکانیە ڕوودەدات؟ ئەوەی کە دەبینرێت بەڕاستی لە ترەمپ کە لە وتارەکەی باسی ئەو هەنگاوەی نەکرد، من وای نابینم کە ترەمپ لە استراتیجەتی سەربازی خۆی وڵاتەکەی لە وتارێکی عەلامی و لە وڵات و لە وتارێکی ڕاگەیاندنیە کە بیەوێت جەماوەرەکەی خۆی ڕازیکە و بیەوێ هاوپەیمانەکانی دڵنیا بکاتەوە لەوەی کە ئەیان پارێزێت. من وای نابینم کە ئەو هەنگاوە سەربازیانە باسکە. بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا دڵنیان نەبنەوە لەوەی کە ئەو شوێنەی هێزی سەربازی بۆدا ئەبەزێنن هێزێکی ناوخۆیی ئێرانی پشتگیریان نەکا، هیچ کاتێ ئەو هەنگاوە مەترسیدارە نانێن. چکە بەڕاستی لە عێراقیش کاتێک ئەو هەنگاویاننا هەموو جەماوەری عێراقی و هێزە سیاسەکانی عێراق هەمویان پاڵپشتی ئەمریکا بوون، بەڵام بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی لاوازە بینرێ لە ئێرانە و ئەمریکیەکانی زۆر لەوە باش تێگەیشتون کە ناتوانن زۆر بە ئاسانی بچنە ناو هیچ دوورگەیەک بۆ بچنە ناو هیچ شوێنێکی ئێرانەوە بە ئینزالجەوی و دابەزینی سەربازی. چکە ئەوە خۆکوژیەکە کە بۆ ئەمریکیەکان دروستە بێ ئەگەر بێت و چاوساغێک نەبێت لە وڵاتە، ئەگەر هێزێکی سەربازی پرچەک نەبێت لە وڵاتە کە بتوانێت چاوساغیان بێ، ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر دوورمەودایە.